مەسەلەی موشە و نانی خەڵک و بوجە و ئەو قەرزەی کە قەرارە بەغدا بینێرێ گومانم وایە لەم هەفتەیە ئەو قەرزە ئەگاتە هەرێمی کوردستان. بێگومان ئەو قەرزە بڕیارەکەی لە ئەنجومەنی وەزیران دەرچووە بەس لە ڕێگەی کۆمەڵی بانک جێبەجێکرێ. ئەو بانقانە بانکی ڕافیدەین و ڕەشید و TBI کۆمەڵی بانکن مەجلیسی ئیدارەیان هەیە بێ مەجلیسی ئیدارەیە و بانقانە کۆ ببنەوە. هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە لیژنەی دارایی ناڕازی بوون لەسەر ئەم بابەتە، میواندارێکیان ڕێک خست بۆ بانکی مرکزی و بەڕێوەبەرانی ئەو بانقانە و ئەوانە ئەو لێکۆڵینەوە لێپێچینەوە پرسیار لەسەر دروستکردنا و دووبارە بردننی ئەو بابەتە بۆ محکمەی اتحادی نەوعێک لە تەگەرەی دروست کرد کە تاخیر بوو. بەس محکمەی اتحادی ئەوە بوو ڕەدی کردەوە کە ئەو قەرزە ڕاگرێ و بانقەکانیش ڕوونکردنەوەی خۆیان داوە بە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران کە ئەمە قەرزێکە پێویستە مەجلیسی ئیدارە ئەنجومەنی بەڕێوەبردننی و بانکانە بڕیاری لەسەر بدەن. ئەوەی بەرپرسیارە لەم دۆخەی کە هەرێمی کوردستان پێگەیەوە هەردوو حیزبی دەسەڵاتن کە بەداخەوە ناکۆشیەکانیان گەیاندە ناو جەرگەی بەغدا چەندین ساڵەوە بە تایبەتیش لەم خولەی ئێستا ئەو سەراعی کردیان لەسەر سەرۆکۆمار لەگەڵ یەکتری بوو بەهۆی دابڕانێکی زۆر توڵ لە نێوانیانە سەرباری ئەو ناڕەزایەتی و ناکۆکێش کە هەیەیان بوو لێرە لەگەڵ یەکتری بوو بە هۆکاری ئەوەی کە پێگەی کورد لە بەغدا زۆر لاواز ببێ و دەواازە بکرێتەوە بۆ دەستێوەردانی ئەقلیمی و دەستێوەردانی بەغدا لە ناوخۆی هەرێم. ئەمەش وای کرد کە هەرێم ئەو سەنگ و شەراکەتەی کە هەی بوو جاران ئێستا لە سیاسەتی عێراقا نەیماوە.